ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین و پانتایی ئازادی ڕادەربڕین هەمیشە بە پێی سروشتی ئەو بێئسیاسی کە دەسەڵاتداران ئەیڕەخسێنن لە بەرز و نزمیایە. بەداخەوە لە هەرێمی کوردستان یەکێکە لەو ژینگانەی کە ئازادی ڕۆژنامەوانی لە خراپترین ئاستایە ئێستا. ئازادی ڕادەربڕین یەکێکە لەو بڤانەی کە نابێت کۆمەلگا دەستی بۆ بەرێت و چالاکانی مەدەنی دەستی بۆ بەرن. ڕۆژنامە نووسان هیچ کات ئازاد نین لەوەی کە کارێکی میدیایی پیشەیی بکەن. ئەگەر بیکەن هێڵی سووریان بەزاندووە، هێڵە سوورەکەش ئەومان ئەزانین وەدات و سەردەشت و کاوەگەرمیانی لێ ئەکەوێتەوە. ئەگەر بتەوێت کارێکی پیشەیی ڕۆژنامەوانی بکەیت و بەدوای خەلەل و کەم و کورتەکانی دەسەڵات و دەسەڵاتداران بەخۆیان و حاشیەکانیانەوە بگەڕیت، لە هەرێمی کوردستان بەدەیان میدیای سربەخۆ ناتوانن ئەم کارە تەواو بکەن لەبەرەوەی لێرە گەندەڵیەکان هێندە زۆرن، لەبەرەوەی ناچاکیەکان لێرە هێندە زۆرن کە خەڵکانێکی زۆری ئەوێ گروپگەلێکی زۆری ئەوێ تەرخان بکرێن بۆ بەدواداچوون بۆ ئەو بابەتانە. بەڵام نەک گروپگەلێکی زۆر لێرە ڕێگە نادەن دوو ڕۆژنامەنووس بە پیشەیانە ئیشەکانی خۆیان بکەن. ڕۆژنامەکانیان هەموو کڕیوە، ڕۆژنامەوانەکانیان هەموو کڕیوە. ئێستا نەک بەرپرسان و حیزبەکان کوڕی بەرپرس و حیزبەکان، کوڕی خاوەن کۆمپانیاکان بوونەتە خاوەنی ڕۆژنامە، خاوەنی دەستگای میدیایی، خاوەنی خەڵکانێک کە ناوێن لە خۆیان ناوە ڕۆژنامەنووس بەداخەوە، کە من سەرنجم زۆر لەسەر ئەو جۆرە کارە لە ڕۆژنامەوانی. لە مقابلی ئەمە لە بەرامبەر ئەمە هەر کەسێک کە کارێکی پیشەیی بکات دەبێت چاوەڕێ بکە وەکو وەدات حسێنی لەبێ، چاوەڕێ بکە وەکو سەدەش عوسمانی لێبێت. کاتێک کە تۆ ئەو هێڵە سوورە بەزێنی دەسەڵات بۆ خۆی داناوە، ئیترێک کەویتە نێو بازنەکەەوە ئەبێ ئەو بازنەیە ئەو زائیدە هەمیشە چاوەڕێ بیت. هیچ کاممان گەرنتی ژیانمان نییە کاتێک کە کارێکی میدیایی ئەەکەین، گەرنتی ژیانمان نییە کە ئەتوانین بەردەوام بین. گەرنتی ئەوە نییە کە دەستگاکەمان پێدا نەخەن، گەرنتی ئەوە نییە کە پەیامنەرەکانمان لە بازار ئەزیەت نەدەن، لە کۆبوونەوەکانە ڕۆژنامەنووسەکانمان نەشکێنن، ئیحراجیان نەکەن. هەموو ئەمانە بەڕاستی ئەچێتە چوارچێوەی ئەو پێشلکاریانەوە کە ئەکرێتە سەر ئازادی ڕۆژنامەوانی، سەر ئازادی ڕادەربڕین. ئەو پانتایە وردە بەرتەسک ئەکرێتەوە. وەگوتم ئێستا لە دۆخێکی زۆر خراپین. ئەگەر با بەردەوام بێ بۆ ساڵانی داهاتوو دۆخێک دروست دەبێت کە خەڵک ناتوانێت بڵێ من ڕۆژنامەوانم، نەکاری ڕۆژنامەوانیش بێت. خۆی لە هەموو کوردستان ئێستا لێ هاتووە، ئەکرێت لە هەولێر زیاتر بە نیسبەیەک، لە دهۆک زیاتر بە نیسبەیەک، لە سلێمانی کەمتریان لە شوێنێکی کەم زیاد و کەم هەبێت. بەڵام لە هەموو کوردستان ئێستا لێ هاتووە بەداخەوە کەسە سیاسیەکان و کەسە حیزبیەکان، بازرگانەکان بۆ خۆیان بوونەتە خاوەنی میدیا، بوونەتە خاوەنی ڕۆژنامەوان لەبەری پارێکی باشیان پێەیە. بەڵام خۆ ناکرێت ئەو دەنگانەش نادیدە بگرین، ئەو میدیانەش نادیدە بگرین کە کاری پیشەیی ڕۆژنامەوانی خۆیان ئەکەن لەسەر شانی کۆمەڵی ڕۆژنامەنووس ئەم میدیایە دامەزراوە، دروست کراوە، بەڕێوە ئەچێت. ناکرێم دەنگانە نادیدە بگرین. بەڵام بەداخەوە ئێستا کەم بوونەتەوە، ڕۆژ بە ڕۆژ کەمە بنەوە، فشارەکان زۆرە بن. ئێستا فشاری یاسایی ناتوانن تەعاملی یاسایی، مامەڵی یاسایی لەگەڵ ڕۆژنامەوانەکان بکەن، هاتوون پەلاماری فشاری جستەیی ئەدەن، فشاری ئەلکترۆنی ئەدەن، هەڕەشە و گوڕەشە، کڕین، تەموح، ئیغراکردن، ئەنواع و جۆرەها ڕێگە بەکارهێنن بۆ ئەوەی ئەو پانتایە میدیا ئەهلیەی کە هەیە بەردەوام بەرتەسکی بکەنەوە، بچووکتری بکەنەوە. کەمترین میدیا دەست بۆ ئەوە بەرێت کە کاری میدیای پیشەیی بکات و کاری ئەوە بکات کە بەدوای کەم و کوڕەکانی دەسەڵات بگەڕێت و ئەو دەسەڵاتە چوارەمەی کە ئەبێ هەبێت.